ئەم مۆبایلی لەنێو دەستەکانی منە نوێترین مۆبایلی کۆمپانیای هواویە کە لە زنجیرەی پیورایە. بێگومان مۆبایلەکە کۆمەڵێک تایبەتمەندی جیای دەکاتەوە لە مۆبایلەکانی تر کە بە کۆمەڵێک تایبەتمەندی دەناسرێت. ئەویش ئەوەیە کە مۆبایلەکە خاوەندارەتی لە تایبەتمەندی سناپشوت دەکات کە بۆ وێنە خێراکان بەکاردێت و ئێمەش چەندین تێستمان لەسەر ئەم دۆخە کردووە و شتێکی ناوازەیە. و هەروەها ڕۆنمای مۆبایلەکە داپۆشاو بە چینی کۆنلۆنگلاسی نەوەی دووەم کە چینێکی زۆر بەهێزە و بەرگەیشتەکانی بەهێز دەگرێت و جگە لەمانە مۆبایلەکە دیزاینێکی زۆر جوانی هەیە کە تێکەڵەیەکە لە فاشیۆن و شتێکی زۆر سەرنجڕاکێش و تایبەتە لە ڕۆی ڕەنگ و دیزاینەوە. و هەروەها مۆبایلەکە پێشخراوە بە سیستەمی وەگەرخەری EMUI کۆمپانیای هواوی کە 14.2 و جگە لەمانەش خاوەندارەتی لە باتریچ قەبارە گەورە دەکات کە 4900 ملی ئەمپێرە بە توانای بارگایی بوونەوەی 66 وات. بێگومان لەگەڵ هەموو تایبەتمەندە سەرچیانەی باسمان کرد نابێ ئاژ لەبیر بکەین کە مۆبایلەکە لە ڕێگەی ئایەوە بە شێوەیەکی بەرچاو پێشخراوە کە پێی دەگوترێت AI گیشتچەر و بۆ کۆمەڵێک تایبەتمەندی و کاری ناوازە دەتوانانی سوودی لێ بینیت و کاراسانیت بۆ دەکات. دواتر بە شێوەیەکی گشتگیر دێنە سەر باسکردنی ئەم تایبەتمەندی ناوازەی مۆبایلەکەش. یەکمان ئێستا هەمووتان حەز دەکەن پێداچوونەوە بە گشت تایبەتمەندەکانی ئەم مۆبایلە بکەین و ئەزبوونی ئێمە کە ماوەیەکی زۆرە لەلای ئێمەیە بیبینن لەگەڵ ئەم مۆبایلە و دەگەڕێنەوە وڵاتان. سلاوی خوای گەورەتان لێبێت. ئەوەی بینیتان لە کارتۆن دەرهێنانی مۆبایلەکە بوو. هیوادارم بەدڵتان بێت. من منسوڵ باسم لە تێک پلەسەوە خۆم بە خۆشحاڵ دەزانم لە ڤیددیۆیەکی نوێ پێداچوونەوەیەکی نوێ ئەزمونکردنی مۆبایلێکی نوێ لەگەڵتانی. بێگومان مۆبایلی ئەمڕۆمان مۆبایلێکی ناوازەیە و پێشەوەی بچینە سەر باسی تایبەتمەندیەکان و ئەزموونی ئێمە لەگەڵ ئەم مۆبایلە تکایە سەبسکرایبی چەناڵەکەی ئێمەت لەبیر نەچێت کرد بینەرێکی نوێی و هەروها لایک و شەیری ڤیددیۆکانیش بکە هیچ تێ ناچێت بۆی سوود لە تەواوی ئەو ڤیددیۆیانە وەربگریت کە ناوە ئێمە بڵاوی دەکەینەوە پێداچنەوە بۆ گشت بەرهەمە تەکنۆلۆژیەکان دەکەین و هەروەها زەنگوڵەکەش چالاکە بۆ لە کاتی نانانی ڤیددیۆنێ ئەگەر نامە چناڵەکەمان بێ خۆشەویست بگات و با بچینە سەر باسی تایبەتمەندی مۆبایلەکە و پێداچوونەوە بە مۆبایلەکە کە مۆبایلێکی نوێی کۆمپانیای هواویە لە زنجیرەی پیورا کە پیورا هەفتەیەکە لەو زنجیرەیە کە لە زنجیرەی پیورایە شتێکی ناوازەیە ماوەی چەندین ڕۆژە لەلای ئێمە ئەزمونمان کردووە لە ڕووی وێنەگرتن و هەروە لە ڕووی بەکارهێنان لە ڕووی ئەرچی قورس و لە ڕووی ئەرچی ئاسایی و لە ڕووی ئەزمونکردنی پاتری بۆ بەرگەگرتن ئاخۆ پاتریەکەی چۆنە شتێکی زۆر ناوازەیە مۆبایلەکە و ڕەنگێکی تایبەتیشی هەیە. پێشەوەی بچینە باسکردنی گشت تایبەتمەندیەکان وەرم با لە دیزاینی مۆبایلەکە دەست پێکەین. چوارچێوە یاخود فرێمی مۆبایلەکە لە ئەلەمینیۆم دروست کراوە کە شتێکی زۆر ناوازەیە و تەختیشە و هەروە لە بەشی پشتەوەشدا لە شوشە دروست کراوە شوشەیەکی زۆر جوانەوە ئەوەی لە بەردەستی ئێمەیە ڕەنگە پەمەیەکەیەتی کە پەمەیەکی تۆخە و شتێکی زۆر جوان و ناوازەیە و لە بەشی پشتەوەشدا سێگۆشەیەکمان هەیە لە بەشی سەرەوە لای چەپی مۆبایلەکە کە سێدانە کامێرای لەسەر جێگیر کراوە کە سەرچەکەی 50 مێگاپیکسلە. دواتر دێنە سەر باسی گشت تایبەتمەندیەکانی کامێرا و هەروها ئەزمونکردنی ئێمە لە ڕووی کامێراکەی لە دۆخی شەو و هەروەها لە دۆخی تایبەتمەندێکی گرنگ کە لەم کامێرەی مۆبایلەکەدا هەیە کە ئەویش سناپشوتە کە بۆ وێنە خێراکان بەکاردێت کە لەویش ئەزمونێش تەواومان کردووە لە ڕووی کامێراوە شتێکی ناوازەیە. بێگومان لە بەشی لای ڕاستی مۆبایلەکەمان دوگمەی هەڵکردنی کوژانەوەی مۆبایلەکەمان هەیە و هەروەها دوگمەی زیادکردن و کەمکردنی دەنجیشمان هەیە و لە بەشی سەرۆشدا تەنیا یەک مایک بوون هەیە و لە بەشی دەستەچەپی مۆبایلەکە هیچ شتێک بوونی نییە. لە بەشی خوارەوەشدا دەرچەی سیمکارتمان هەیە و هەروەها مایکێک بوونیە و دەرچی باگایکردنەوە شێوە تایپسیمان هەیە و خۆشبەختانە مۆبایلەکە پشتگیری لە دوودانە بڵندگۆی ستریۆ دەکات کە شتێکی زۆر ناوازەیە و هەروەها مۆبایلەکە لە بەش پێشەوەشدا خاوەندارەتی لە ڕوونمایەکی تەخت دەکات و کامێرا سێلفیەکەی لە شێوەی دڵۆب لە ناوەڕاستی لایسەرەوەی ڕوونماکە جێگیر کراوە. بێگومان مۆبایلەکە خاوەندارەتی لە ناسینەوەی پەنجەمۆری
ژێر ڕوونما دەکات کە پەنجەمۆرەکەشی زۆر خێرایە لە کاتیکردنەوە کە شتێکی تایبەتە و هەروەها پشتگیری لە فەیس ئایدیش دەکات دەتوانێت قوفلی مۆبایلەکە لە ڕێگەی فەیس ئایدیش بکەیەوە. بێگومان ئەگەر ئێستا بەینە سەر باسی گشت تایبەتمەندەکانی مۆبایلەکە و لە سەرەتادا لە ڕوونمای مۆبایلەکە دەست پێ بکەین. ڕوونمای مۆبایلەکەمان بریتیە لە زۆری LTPO OLED کە 120 هرتزە و توانای نوێبوونەوەکەیەتیت و لە 1 هرتز تا 120 هرتز بە شێوەی خۆکارانە هێرتزی ڕوونمای مۆبایلەکە بەخۆی ڕێکی دەخات لە ڕێگەی سیستەمی کۆمپانی هواوی کە ڕووکارەکەیت کە EMUI 14.2. بێگومان ئەم دۆخی نوێبوونەوەش کە لە 1 هرتز تا 120 هرتز ڕوونماکە دەیکات بۆ ئەوەیە کە پارێزگاری لە باتری مۆبایلەکە بکات و باتری مۆبایلەکە بۆ ماوەیەکی دوور درێژتر بتوانی بەکاری بێنیت و هەروەها ڕوونمای مۆبایلەکەمان کۆمەڵک تایبەتمەندی تریشیە کە ئەوانیش 1 ملیار ڕەنگە خاوەندارەتی لە 1 ملیار ڕەنگ دەکات و هەروەها HDR و واجگە لەمانەش 406 PPI کە بەرزی چڕی پیکسلی ڕوونمای مۆبایلەکەمانە و هەروەها ڕوونمای مۆبایلەکەشمان 1256 بە 2706 پیکسلە و لە بیریشتان نەچێ تایبەتمەندێکی هەرە گرنگ کە لە ڕوونمای ئەم مۆبایلەدا هەیە ئەویش ئەوەیە کە پارێزراوە بە چینی پارێزەری ڕوونمای مۆبایلەکە بۆشکان کە ئەویش کۆنلون گلاسی نەوەی دووەمە کە پارێزگاری لە پێداکەشانی زۆر بەهێز دەکات کە ئێستا من لەوەمدا و هەروەها تێستیشمان پێ کردووە کە بەرگەی هێزی زۆر دەگرێت و ڕوونمای مۆبایلەکە دەپارێزێت لە شکان. بێگومان مۆبایلەکە لە ڕووی چارەسەرکەرەوە خاوەندارەتی لە چارەسەرکەری کۆمپانیای هواوی دەکات کە کیرین 9000S1 یاخود S1 کە چارەسەرکەرێکی زۆر باشە و ئێمە تێستمان کردووە بۆ کۆمەڵە گیاری و کۆمەڵە گیاریمان لەسەر تاقی کردوتەوە و ئاستێکی زۆر باش پێشکەش دەکات و دەتوانین بڵین لە ئاستی مۆبایلێکی فلاگشیپ یاخود ئاست بەرزدا. لە ڕووی بیرگەشەوە مۆبایلەکە خاوەندارەتی لە بیرگەیەکی 256 گیگابایت دەکات و هەروەها خاوەندارەتی لە ڕامێکی 12 گیگابایت دەکات. بێگومان مۆبایلەکە ناتوانێت بیرگەی بۆ زیاد بکەیت لە ڕێگەی میمۆری دەرەچیشەوە دەبێت ئەوش بزانن و هەروەها ئەگەر ئێستا بێنە سەر باسی باتری مۆبایلەکەمان لە ڕووی باتریەوە مۆبایلەکە خاوەندارەتی لە باتریی قەبارە گەورە دەکات کە 4900 میلی ئەمپێرە بە توانای بارگایبوونەوەی 66 وات لە جۆری هواوی سوپەر چارج و هەروەها دەتوانانی مۆبایلەکە لە ڕێگەی وایرلێس یاخود بێتەلەوە بارگایی بکەیتەوە بە توانای بارگایبوونەوەی 50 وات لە جۆری هواوی سوپەر چارج و هەروەها مۆبایلەکە خاوەندارەتی لە بارگایکردنەوەی وایرلێس بێتەلی پێچەوانش دەکات بە توانای 7.5 وات و هەروەها بارگایکردنەوەی بەتەلیش دەکات و بە پێچەوانەوە بێگومان کە بەتوانای بارگایبوونەوەی 7 وات. بێگومان مۆبایلەکە لە ڕووی ئاستی کامێراوە ئاستێکی زۆر ناوازە پێشکەش دەکات و هەروەها ئێمە لە کۆمەڵێک دۆخی ناوازە تێستمان پێ کردووە و تاقیمان کردوتەوە یەکێک لە دۆخە هەر سەرچەکانی سناپشوتە کە ئێستا دەیبینن و ئێمە تێستکردنێک یاخود تاقیکردنەوەیەکی تەواومان پێکرد بۆ تەنانەی بە خێراییەکی زۆر دەجوولێن لە ڕێگەی دۆخی سناپشوتەوە وێنەی دەگرین و بێ ئەوەی تەنەکانمان لەو خێراییە لە کاتی وێنەگرتن لێ تێک بدات وێنەیەکی زۆر ناوازەمان پێشکەش دەکات و ئێستاش دەیبین و وێنەکانیش نزیک دەکەینەوە بەبێ ئەوەی وێنەکان تێک بچێت. بێگومان کامێرا سەرچەکەی لە جۆری وایدە کە 50 مێگاپیکسلە لە جۆری هەستەوەری XE مەیجەک و هەروەها کامێرای مۆبایلەکە کامێرایەکی زۆر ناوازەیە و کامێرای دووەمیشمان کامێرایەکی 12 مێگاپیکسلە لە جۆری پێرسکۆپ زوم کە دەتوانی 5x ئۆپتیکال زومە و تاکو DXش دەتوانی وێنەکان بینێ پێشەوە بەبێ ئێوەی وێنەکان تێک بدات و هەروەها دەتوانی وێنەکان تاکو 50x زومیش بینێ پێشەوە بە دۆخی نەرمەواڵە کە ئەمەش ناتوانین بڵین وێنەیەکی زۆر باشمان پێشکەش دەکات لە ئاستی 50x لەبەر ئەوەی لە ڕێگەی نەرمەواڵی مۆبایلەکەەوە دەتوانی 50x زوم بیهێنیا پێشەوە و لە دۆخی شەویشدا ئێمە چەند وێنەیەکمان تێز کردووە لە جۆری ئەڵتراواید و 1x و 2x و هەروەها 5xیش و هەتا 10xیشمان وێنە گرتووە کە شتێکی زۆر ناوازەیە بەبێ وێنەکانمان لێتێکدات یاخود وێنەکان ناشرین بێت ئاستێکی زۆر بێ وێنەی هەیە لە ڕووی وێنەی شەوە بێگومان جێگەی دەستخۆشیە کە هواوی لە کامێرای ئەم مۆبایلێدا
توانیویەتی کامێراکانی بەم شێوەیە پێش بخات و کامێرای سێمیشمان لە جۆری ئەڵتراوایدا بە ڕوونی 13 مێگاپیکسل و لە پێشەوەشدا خاوەندارەتی لە کامێرایکی سەلفی دەکات بە ڕوونی 13 مێگاپیکسل و هەروەها هەردوو کامێرای پێشەوە و کامێرای دواوە دەتوانێت ڤیدیۆگرتە تۆمار بکات بە ڕوونی 4K و 6 فریم لە چرکەیەکدا کە ئەمە شتێکی زۆر تایبەتە لە کامێرای ئەم مۆبایلەدا بوونی هەیە. بێگومان ئێستا باسێکی گرنگی مۆبایلەکەیە کە AI گیسچەرە AI گیسچەر کە پێی دەودرێت ژیری دەستکرد کە مۆبایلەکە بە شێوەیەکی بەرچاو لە ڕووی ژیری دەستکردەوە پێشخراوە کە کاری ناوازەی پێ دەکرێت و یەکێک لە تایبەتمەندی هەرە گرنگەکانی مۆبایلەکەیە کە لە ڕێگەی AI گیسچەرەوە دەتوانانی کۆمەڵەیەک کار و فەرمان ئەنجام دەیت تەنیا بە جوڵانی دەستەکانت بەرامبەر ڕوونمای مۆبایلەکە بەبێ ئەوەی دەست لە ڕوونمای مۆبایلەکە بدەیت و ئەمە شتێکی زۆر ناوازەیە وەک خۆتان ئێستاش دەیبینن و هەروەها دەتوانانی هەر لە ڕێگەی دەستەکانیشتەوە سکرینشۆتی مۆبایلەکە تەنها بە ئاماژەدانی دەستەکانت بگریت و وێنەی ڕوونمای مۆبایلەکە بگریت کە ئەمە شتێکی زۆر ناوازەیە کە لە مۆبایلەکەدا بوونی هەیە و جێگەی دەستخۆشیە. بێگومان مۆبایلەکە مۆبایلێکی زۆر جوانە لە ڕووی دیزاینەوە کە تێکەڵەیەکە لە فاشیۆن و ڕەنگێکی تایبەتیشە کە ئەم ڕەنگەی لە بەردەستی ئێمەیە ڕەنگێکی زۆر جوانە کە ڕەنگێکی پەمەیی تۆخە و مۆبایلەکە بە کۆمەڵێک دیاری ئۆفەری کۆمپانی هواویەوە کە ئێستا لەسەر ڕوونماکە دەیبینن بەردەست خراوە بۆ فرۆشتن بە ڕامی 12 گیگابایت و هەروەها بریگەی 256 گیگابایت بۆ بازارەکانی عێراق و هەرێمی کوردستان بە گرنتی فەرمی کۆمپانیای هواوی بە نرخی تەنیا 649 دۆلاری ئەمریکی. بێگومان مۆبایلێکی زۆر ناوازەیە. ئێمە گشت و دۆخەکانمان تێست کردووە و ئەوەی سەرنجمان داوە لەم مۆبایلە ئەوەیە کە مۆبایلەکە پشتگیری لە خزمەتگوزاریەکانی گوگل ناکات بەڵام دەتوانێت لە ڕێگەی جیبۆکسەوە پلەیستۆری لەسەردا بەزێنیت و سوود لە خزمەتگوزاریەکانی گوگل وەربگریت و هەروەها پشتگیری لە ئەپگەلەریش دەکات و لە ڕێگەی ئەپگەلەریەوە دەتوانێت سەرجەم یاری و ئەپلیکیشنەکانی تێدادا بەزێنیت و هیچ کێشەیەکیشی نییە لەم ڕۆوە. بێگومان ئەوەی باسم کرد گشت تایبەتمەندی و ئەزموونیکردنی ئێمە بوو لەگەڵ ئەم مۆبایلە و هیچ تر نەماوە بێڵێن تەنیا ئەوە نەبێت کە سبسکرایبی چەناڵەکەمان بکە هەروەها لایک و شێری ڤیدیۆکان بینێتێت بۆی زۆرترین کە سوودی لێ بینێت و زەنگوڵەکەش چالاکە بۆی لە کاتی دانانی ڤیدیۆنە ئەگەنەمە چەناڵەکەمان بێوە خۆشەویست بکات و تا ڤیدیۆ داهاتوو بەخواتان دەسپێرین و خواتان لەگەڵ.